سڵای خۆی گەورەتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ هاتوونەتەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتی نوێەوە بە هیوایەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستیەکی زۆر باشە و بتوانن تا کۆتایی بینەرمان بن. سپاس بە ناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. دوو بابەتی گرنگمان کە بۆ ئامادە کردوون بابەتی یەکەمیان پێوەستە بە بابەتی تەندروستی و پزیشکیەوە بابەتی دووەمیان تایبەتە بە منداڵانەوە. بابەتی یەکەم قسەکردنە لەسەر گیرانی دەمارەکانی دەست کە جۆرێکە لە نەخۆشی ڕوبەڕووی هەندێک کەس دەبێتەوە زانیاری ورتر لە ناوتەوەرەکە و بە ئامادەبوونی پزیشکێکی پسپۆرت بۆتان دەخینە ڕوو. تەوەری دووەمان قسەکردنە لەسەر یا میوانداری گروپی پەپولەکانی هەورامانمان کردووە کە باباسنعانمان هێناوەتە ستۆدیۆ کەمێکی دیکە لە دوای تەوەری یەکەمەوە ئەڵبەتە لەگەڵ کۆمەڵێک منداڵ کەم ڕقەمیان تایبەت کردووە بە منداڵانی عزیز بۆیە لەگەڵ منداڵەکاندا بە دیار شاشەی پەیامەوە دانیشن بۆی کە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژەوە بابەتی تایبەتان پێشکەش بکەین. مەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکیەشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بەرگەی کەش و هەوا فەرموون بە پێکەوە بینێت. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان تەوەری یەکەمان قسەکردن لەسەر گیرانی دەماری دەست یەکێکە لەو حاڵەتە تایبەتە پزیشکیە تەندروستیە نەخۆشیانەی کە ڕوبەڕووی مرۆڤەکان دەبنەوە کە حاڵەتێکی تایبەتە گەر ئەوانەی تووشیان نەبوو بێت ڕەنگە کەمتر خەڵکی دیکە درک بەم بابەتە بکەن چاوکاتی کە ڕوبەڕووی هەندێک گرفتی تەندروستی دەبنەوە لە دەست و جوڵەی دەستیانە ئەو کاتە دەزانن کە ئەمە گیرانی دەماری دەستە و بە تایبەتی پێویستی بە نەشتەرگەریەکی ئاسان هەیە. لەسەرم بابەتە قسە لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا کەمالەوەنی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی دەکەین لە پەیامی ڕۆژەوە. دکتۆر گیان زۆر سپاس بەخێر بێت. دکتۆر ئەم جۆرە نەخۆشیە چییە و تووشی کێ دەبێت؟ ژن و پیا و تەمەنەکان ئەمانە دەناسێت؟ بەڵێ بەتەکید دووارە سپاس. گیرانی ناوەندی دەست یاخود پێشی دەوترێت کۆنیشانەی تونێلی مەچەک. ئەمە پێش ئەوی بزانین نەخۆشەکە خۆچیە بەڕاستی پێویستەکە بزانین دەماری ناوەند خۆی چییە. لە دەستی ئێمە سێ دەماری سەرەکی هەیە کە لە ببڕەکانی ملەوە دێنە خوارەوە یەکێکیان پێی دەوترێت دەماری ناوەند. دەماری ناوەند لە ناو مەچەکە بە تونێلێکدا تێدەبەڕێت. تونێلەکە سێ لای ئێسکە لایەکی سەرەوشی بەسەرێکی ئەستوری فایبەریە کەواتە تونێلێکی تەسکە و توانای کشانی زۆر کەمە. ئەم دەماری ناوەندە بۆ تونەلات تێدەپەڕێت کە دەچێت بۆ پەنجە گەورە و سێ پەنجەی تەنیشتی پەنجە گەورە. لە ناو تونەلەکەدا لەگەڵ دەماری ناوەندە نۆ ژێی ماسوولکەییمان هەیە. ئەم ژێ ماسوولکەیانەش بە ناو تونەلەکەدا تێدەپەڕن. هەر گیرانێک هەر پەستانێک لەسەر ئەو دەمارە لە ناو تونەلەکە دەبێتە هۆی دروستبوونی ئەو نەخۆشیە. نەخۆشیەکەش بەچی دەست پێکات
بە بوونی سڕبوون و ئازار لە ناو پەنجەکانی دەستا کە دواتر لەوانەیە بتوانین بە درێژتر باسی نیشانەکانی بکەین. کیا دکتۆر ئەکرێ بڵین لە هەر حاڵەتێکە کە ئەم پەنجانە یاخود ئەم مەچەکەی دەست ئازاری هەبێ گومانمان بۆ ئەوە بڕواکە ئەمە گیرانی ئەو دەمارە یاخود نیشانی هەیە و ئەتوانرێ بناسرێتەوە. بڵێ خۆی هۆکاری سڕبوون و دروستبوونی ئازار لە دەستا هۆکارەکان زۆرن. یەکێ لە سەبەبە باوەکانی کە هۆکارە باوەکان ئەو نەخۆشی کە پێڵەن گیرانی دەماری ناوەندی دەست یەکێ لە هۆکارەکان ئەوەیە ئەتوانین بە بۆنی بە زۆر نیشانە جیایکەینەوە ئایا ئازارەکە تەنها لەویایە یا پەنجەکانی تر ئەگرێتەوە ئازارەکە ئەگەڕێتە سەرەوە نایەتە سەرەوە ئەمانە هەمووی ئایا ئازاری شانۆمنی لەگەڵایە بەم نیشانانە ئەتوانین نەخۆشیەکە جیاکەینەوە بەڕاستی. بۆ پرسیارەکەی جەنابیشت ئایا لە کیا زیاتر ڕوئەیات ئەمە زیاتر لە خانمانە ڕوئەیات. بۆچی چونکە تونێلی دەستی خانمان تۆزە تەسکترا بچووکترا بە تایبەتی لە تەمەنی سەر و 45 ساڵی یا بە تایبەتر لەو خانوانەی کە ئیشی ڕستن و چنینەکان ئیشی وردی دەست زۆرەکان یا ئەوانەی لاپتۆپ و مۆبایل زۆر بەکار ئێهێنن ئەمە لەو هەسان ڕەنگەمانە زیاتر هۆکار بن بۆی کە دەستیان بەهێز بێت نەکەوەی کە عادەتەن زیاتر دەست دەجوڵێن. بەڵێ ئەو کەسانی نەخێر ئەو کەسانی کە زۆر ئیشەکان بەڵێ دەستیان ماسوولکەکانیان بەهێزە بێ بەڵام لەگەڵیشیان ژێ ماسوولکەیەکان ئەستورترە بێ ئەو پەردەی دەوری ژێ ماسوولکەیەکە ئەستورترە بێ کە ئەستوتر بوو توانای کشانی تونێلەکەمان کەمە کەواتە جێی نابێتەوە ئەمەش زەخت لەسەر دەمانەکە دروست ئەکات یاخود هێشتنەوەی دەست ئەو کەسانی کە مۆبایل زۆر بەکارێن بۆ ماوەیەکی زۆر لە یەک جوڵای دەستیان ئەهێڵنەوە بەس پەنجەکە ئەجوڵێن بەڵام مەچەشیان زۆر ئەهێڵنەوە یاخو کاتانی کە لاپتۆپ زۆر بەکارهێنێت ئەمە لە هەردوو ڕەگەزەکەی ڕوئەیە خو تەنها لە خانمانە نە لە هەردوو ڕەگەزەکەی ڕوئەیە بەڵام زیاتر لە خانمانە لە پیاوانە زیاتر لەو کەسانە ڕوئەیە کە ئیشی لەسەر جیهازی ئەوانی کە لەرینەوە هەزیان زۆرە لەو کاتانە لە پیاوانیشان ڕوئە زیاتر بۆچی گەڕێتەوە پیاوان بۆ ئەستوربوونی ئەو فایبەرەی بەسەر تونێلەکەوەیە. دکتۆر باس لەوە کرد کە ئەم دەمارە دێتە خوارەوە پەنجە گەورەی دەست لەگەڵ سێ پەنجە بۆچی تەحکوم بەم چوار پەنجەواکە پەنجەکەی ترچی وتمان ئێمە سێ دەماری سەرکیمان هەیە ئەم سێ دەمارە ئیشان دووشتە یەکەم گواستنەوەی هەستە هەستی گەرما هەستی دەستلێدان لە دەستەوە بۆ دەمارەکەەوە بۆ بڕڕێ پشت بۆ مێش دووەمیان ئیشی جوڵەی ماسوولکەوردەکانی دەستە دەماری ناوەند دەکێتە ناوەڕاستە کە بتونە کاتی ئەپەڕێ بۆ ئێرێت دەمارێک ترمان هەیە لێرە بۆ پەنجە بچووک و پەنجە بچووکێت و هەندێک ماسوولکەی تر ئیش پێ ئەکات دەمارێک تیشمانی زیاتر لە پشتەوە ئیش دەکات پەنجە بچووکە جیاکراوەتەوە هیچ قسەیەکی هیچ شتێکی تایبەت نییە بەڵام ئەوە دیتر شتێکی خوا کرد کاکسەر ئەماژت بەوە کرد کە سێ دەمارمان هەیە ئەم سێ دەمارە ینی بۆی هەیە هەرسێکیان بگیرن یاخود تەنها دەماری ناوەندەگیر نەخێر هەرسێکیان بۆیان هەیە بگیرێن بەڵام لە شوێنی جیاواز ئێستا تەنها ئەو دەماری ناوەند خۆی بۆی هەیە لە سێ شوێن نابگیرێت بۆی ئێمە ئەگەر نەخۆشەکە هات سەربوونی دەست و پەنجە هەبوو یەکسەر ئێمە ناڵێن تۆ دەماری ناوەندت گیراوە ئەبێت چەندێ پشکنینی بۆ بکەین بزانین نیشانەکانی ئایا تەنها لە مەچەکیاتی لە قۆڵیاتی پشکینەکان یەکەم جارێ من نەخۆشەکە ئەبینین پرسیاری لەکەین بزانین نیشانەکانی چۆنە بزانین ئایا نیشانەکانی ماوە یا درێژخایەنە بە شەوا زۆرە بە ڕۆژا زۆر ئایا لە خەوی ئەکات ئازارەکە ئایا بەس ئەو پەنجانی یا هەموو دەستێتی ئایا جوڵەکانی دەستی قووەتی چۆنە ئایا هەستکردن و ئەوەی عراقکردنەوەی ناودەستی مەچەکی چۆنە ئەمەیەکی لە نیشانەکانی جاکردنەوەی نەخۆشەکەی دوای ئەوە چەندێک فەحسی یاخە پشکنینی سەریری بۆ ئەەکەین خۆمان پستانەکەینە سەر دەمارەکە لێرەیە چەند فەحسێکی تری بۆ ئەەکەین بزانین ئایا زیاد ئەبێت هەست بە سەربوون و ئازارەکەی زیاد هەبێیانە ئەمەش زیاتر مێشمان بۆ ئەوە ئەچێت دواتر ئەگەر پێویست کات بە پێی هۆکارەکانی چونکە لەوانەیە هەندێک هۆکار نەخۆشیەکە بێت لەو ئێسکە وردانی کە لە تونێلەکە هەیە لەوانە شکان بێت لەوانەیە توشبوونی ساڵفان بێت لەوانەیە هەڵ ئەوسانی بەستەرەکان بێت لاقی بە دەمارەکە خۆیەوە نەبێت بەمەش ئێمە ئینێرین بۆ فەحزێکی لەو فەحسەکان چییە تەختیتی دەمارە یاخود هێڵکاری دەمارەکانە هێڵکاری دەمارەکان ئەتوانێت بۆ مانجیاکاتەوە ئایا تەنها ئەو دەمارەیە گیراوە ئایا هەر لەو شوێنە گیراوە یا لە سەروتر گیراوە یاخود مشکلەکەی لە فەقەراتی ملەکایە یاخود ئایا مشکلە لە دەمانەکانی تریشە هەیە یانیەتی ڕاست و چۆ بەزانێ زیاتر دەستی ڕاست زیاتر دەستی ڕاست بەکارێنی مەگەر کەسانی خۆیان چەپەن
دەستی چەکیان زیاتر تووشە بێت کات زۆر هەیە جار هەردووکی بێکەوە تووشە بێت هەردووکی هەردووکی هەردوو لای هەیەی بەڵام زیاتر لای ڕاستە زۆر جارە و کەسانی کە تووشی ئەم حاڵەتە ئەبن وا تێدەگەن کە ئەمە ئەڵێ دەمارم گیراوە وازانە خوێنەکەی زۆر جاریانی من خۆم بینیومە لە کەسێک توێتی ئەوەتە کە بەرزیەکەمەوە خوێنی بۆ ناڕۆ ئەمەمان بۆ ڕاستکەی تۆ بزین چکە لە دەمارە خوێن نییە پرسارێکی بەجێیە ڕاستەکەی بۆ تێگەشتن لەوە کاتێکی زۆرمان ئەوێت بۆچی چونکە بەڕاستی لە ناو خۆمانە لە کووردا بە تایبەتی بە هەموو شتێ ئەوترێ دەمار ئەوەیەکی لە مشکلەکانی ئێمەیە لە عەرەبیە وشەکان هەمووی بە جوانی بەکار ئەهێنرێت یعنی دەمار عەسەبە بۆری خوێنوەریدا ینی ئێمە بەژێر ماسوولکیەکان هەر ئەڵێن دەمار بە دەماری هەست ئەڵێن دەمار بە بۆری خوێن ئەڵێن دەمار ئەوەی ئێمە هەمانە تەنها دەماری هەست و جوڵەیە یعنی وەکو تەلێکی کارەبایی وایە هیچ خوێنیتیان نییە یعنی خوێنگیرانی خوێن نییە ئەمە گیرانیش نییە بە شێوەی ینی کونێک بێ و شتێک بیگرێت ئەمە پستانێکە کەوتۆتە سەری زۆر جار لە ڕێگەندێت چوریەوە جای وایە گرەیەکە دروستە بێت یا چوریەکە لە ناو تونلەکە کۆ بێتەوە یا هەڵاوسانی ئەو ژێ ماسوولکەیانەی کە ئیشیان جوڵەی دەستا لە ناو تونلەکەکەیان ئاوسێن پەردەکەی ئاوسێ یاخود ئەو پەردەی سەری وتمان ئاوسێ یاخود ئەو کەسانی کە شەکرە و کەسانی کە غودیان هەیە خانمان کە زیاتر ئەوانی کە دووژیانن جانیان ئاوسێت لێرەش ئینەکە تەسکترە بێتەوە ئەمە بێتەوەی دروستبوونی پستان لەسەر دەمارەکە ئەم دروستبوونی پستانەوە ئەکە ئەو تەزووە کارەباییە بە دەمارەکەدا تێپەڕ نەبێت هیچ پەیوەندی بە خوێنەوە نیە نەخۆشی وڵات دکتۆر دەمارەکان هەڵەسن مەبەستی بۆری خوێنەکەیەتی ئەوانە دەمار نین تەنها ئەوە دەمارە کە هەستەکان ئەگوێزێتەوە و ئیشارەت بۆ ماسوولکەکانەکە بۆی جوڵە زۆر باش دکتۆر ئەمە لە پڕێکە ئەگیرێ یا بەرەبەرەیە بۆ نونەم گرێ دروستە بێ سەبر ڕەنگە لە مدەی ساڵێکە مانگێکە 6 مانگە چەندە على الأكثر يعني وردە دەست پێ کات بەڵام لە هەندی حاڵەتی تایبەتە لە ناکەوکو شکانی ئێسکەکان ئەمە لە ناکاوە دروست ئەبێت بەڵام زۆربەی کاتەکان وردە دەست پێکات وردەوە چونکە ئاوسان و ئەستور بوونی ئینەکە کاتی زۆرە بێت ببوونی بەرکەوتنی بەردەوام بەهۆی ئیشی زۆرەوە جاری وایە مانگێک 2 مانگ 6 مانگ تا ساڵێک جاری وایە نەخۆشەکەی سەرەتا بەس شەوان ئازاری هەیە ئەویش ماوەیەکی کەمە شەوان سەربوونێکی کەمی هەیە تۆزە دەستێتە خێنێ چاکەوێ شەو لەوانی خەبەری کاتەوە یەکەم جار لەوانی ئازاری هەر نەبێت دواتر وردە ئازارەکە زیاد دەکات کاتەکە زۆرتر ئەبێت بەپێی زیادبوونی پستانەکە دواتر ئازارەکە لەوانەیە بگوازێتەوە بۆ قۆڵی ئازارەکە لەوانەیە بە ڕۆژ هەستی پێ بکات لە کاتی ئیشا لەوانەیە جای وایە نەخۆشەکە ئەڵێ وەڵا دکتۆر ئێستا شت بەدەست مەکەوێتە خوارەوە کەواتە نیشانەوەی ماسوولکەکانیشی هێزی نەماوە تەئسیری کاریگەری لەسەر ماسوولکەکان دروست کردووە کەواتە بە پێی مروری زەمن نیشانەکان زیاد دەبن لە چه حاڵەتێکە گرنگە یاخود زەڕورە کە سۆنەری بۆ بکرێت یاخود ئیشاعی بۆ بگرێت خۆی عادەتەن ئێمە لەموو کاتەکە ناینێرین بۆ سۆنەر ئیشاعی ئیلا مەگەر لەوانەیە نەخۆشەکە ئێمە ترسیەوەمان هەبێت نەخۆشەکە نەخۆشی ئێسکی هەبێت وەکو دروستبوونی سۆفان لە ناو ئێسکەکانە یاخود ئەمە زیاتر بە ئەشیاء دەرەکەوێت یاخود کابرا بڵێ کەوتوم ماوەیەک هەفتەیەکە مانگی پێش کەوتنێکم هەبوو لەسەر مەچەکم و ئازارێکم هەبووە لێرە ئەمە ترسی شکانمان هەیە لە ئێسکەکانە لێرە ئینێژین بۆ ئەشیا یاخود ئەگەر ئێمە ترسی گیرانی ئەو تونەلەمان هەیە بەبوونەی گرەیەکەوە ئەو کاتە سۆنەرێک یاخود ئینێرین بۆ ئەشیای ڕێن مغناطیسی یاخود ئێمە ترسی ئەڵاوسانی ژێدەماریەکانمان هەیە لەو کاتە سۆنەرەکە پێمان یەکەم حاڵەت تەختیتە یەکەم حاڵەت دکتۆر ترسێکیش لە ناو ئەو تاکانەیە کە تووشی ئەم حاڵەتە ئەبن ترسێکیان هەیە باز لەوە دەکەن کە لە کاتی تەختی نەزانم یا تەختیتە یان سۆنەرە کاتی بۆ وێرکرێت ئەو ترسیانەیە ئەڵێ بەناو دەمارەکانە ئەبرێ ئازاری زۆرە ئەگەر باسێکیش ئەو شێوازە بکەی بۆی ئەو ترسش لە لای هاوڵاتیان نەمێنێتەوە هیچ بەڕاستی هیچ ترسێکی چارەسەری خۆیان بکەن هیچ ترسێکی نایە بەڵام لەوانەیە کەمێک ئازاری تیا بێت چونکە یەکێک لە حاڵەتەکان پێویستەکە دەرزی بەناو ماسوولکەکەیانەک بە دەمانەکە دەرزی بەناو ماسوولکە دەرزی لە ناو ماسوولکەکە بەکارێنێت بۆ وەرگرتنی جوابدانەوەی ماسوولکەکە بۆ دەمارەکە ئایا ماسوولکە ئیشەکاتیان نە ئایا تونێک ئەو دەمارە لێرە ئێمە نیشانەیەکی ئەینە لێرە هەست نیشانەکە وەرەگرینەوە بزانین دەمارەکە چەندێکی گەیانووە بزانین ئایا هەمووی گیان و ئایا سورعەتی گیانەکەی چەنە ئایا خاوەتۆ لە گیانینەکە یاخود هەر نایکێنێت کەمێک ئازاری هەیە تەنها ئازارەکەی لەوانەیە بەقەدەر دانانی کانۆلایەک بێت هەر ئەوەندەیە و هیچ زیانێکی زۆر نابێت دوای باسەکە
چارەسەر پێش چارەسەر بەڕاستی زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە باشترین چارەسەر بۆچی چونکە ئەگەر گەشتە ئەوەی ماسوولکەکان کاریگەریان کەوتە سەر یاخود دەمارەکە کەوتە حاڵەتێک کە ئیتر گەڕانەوەی بۆ نەبوو بۆ باری ئاسایی ئەمە لە دوای مدەیەکی چەند ئەگەر پەستانەکە لەسەر ئەگەر پستانەکە زۆری پستانەکە دەور ئەبینێت بەڵام تر دوای 6 مانگێک ئەگەر پستانەکە زۆر بێت کاریگەریەکی نەگەڕاوی هەیە ئەم پێڵێن irreversible یعنی ئەگەر چارەسەریشی بکەی چارەسەرەکە لە ساسە ئیسفادی لێوە ناگرێت چونکە دەمارەکە ئیتر ئەو توانای جارانی نەماوە لەبەر ئەوە زووتر دەستنیشانکردنی نەخۆشیەکە بەڕاستی زۆر ضرورە لە حاڵەتەکانی سەرەتایە ئێمە لە حاڵەتەکانی سەرەتایە بە نەخۆشەکە ئەڵێن تۆزێک ئیشەکەت یا بگۆڕە یاخود چۆنێتی کردنی ئیشەکەت بگۆڕە بە حاڵە دەستدانان لە لاپتۆپ زۆر مۆبایل بەکارهێنان یاخۆت ئەو جیازانی کە ئیشی لەسەرەکەی ئەگەر ئەزانی ماوەکی زۆری پێ ئەچێت جاجا ئیسراحەتێک بەدەستت بە جاجار وەرزشێک بەدەستت بە جوڵەیەک بە مەچەکانت کە بۆ ئەو جوڵایە ئەو زەختە لەسەر دەمارەکە کەم کاتەوە بەڵام دکتۆر ببوورە لێرەیە زۆر جار نەخۆشەڵی کاتێک کە ئەو دەماری من گیراوە پێم وتراوە کە هۆکارەکەیەوە بۆ زۆر ئیشەکەیت زۆر ئیشکردن بەڵام خۆمەش جوڵە نییە ئەمەش بە جوڵەدانان لێ بۆ دەست جوڵەکەی کە زۆر ئیشکردنەکە لە مەچەکەکان نییە نەخۆشەکە ماڵ ئەسرێ ئەمی ناجوڵێنێ شانی ئەجوڵێنێ لاپتۆپەکە پەنجەکانی ئەجوڵێنێ مۆبایلەکە بەس پەنجەگەوری ئەجوڵێنێ کەواتە مەچەک لە بارێکی نەجوڵا بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە ئەوە غەڵەکەیە بەس دکتۆر ئەم دەمارە پێوەستە بە پەنجەکانیشەوە ینی ئەمە لەسەر بۆ منە وەرزشی ئەم دەمارە حساب ناکرێت جوڵەی پەنجەکان دەورێکی باش یەکی لەوانێکیان بۆ نەخۆشی ئەنووسین وەرزشکردن بە پەنجەکان بەڵام بێ شێوازی وەرزشکردنەکە بزانێت بەڵام شێوازی نەک لاپتۆپ و مۆبایل بەکاربهێنێت بێ شێوازی وەرزشکردنەکە بە جوانی بزانرێت چۆن ئەیکێ چۆن ئیسراحەت بە مەچەکەتەیت جوڵەکان بەس پەنجە نییە ئەبێ مەچەکەش وەرزش پێ بکەیت تا بێسەریشەوە وەرزش پێ بکەیت باشە لەسەر چارەسەرەکە بەس عملیاتە نەخێر وەکوتم سەرەتا ئێمە نەخۆشەکە پێڵێن ئیشەکەت بگۆ دەستکاری بکە ینی زۆر سەخت لەسەر دەستەکانە دروست مەکە لە هەندێک حاڵا پێویستەکە دەرمانی بۆ بنووسین دەرمانی هێوەکەرەوە ئازارشکێن کەمکرد بۆ کەمکردنەوەی هەڵاوسانی ناو تونەلەکە لەوانە پێویست کات شەوان ئێمە بەستەرێکی بۆ بنووسین ئەو بەستەرە دەستی خاتە ناوی بەس شەوان لە کاتی خەوتن بەکارێنێ بۆی دەستی لە بارێکی ناڕێکە نەوەستێت زۆر جار بۆچی نیشانەکان لە شەوا زیاترن نەخۆشەکە ئەخەوێت دەستی ئاوادا ئەنە یاخود دەستی ئەکەوێتە ژێری بۆ ماوەیەکی زۆر ئاوا ئەوەستێت یا ئاوا بۆ کراوەی ئەوەستێت ئەو کاتە زەختەکە زۆر ئەوێ لەسەری بەڵام ئەگەر ڕێک وەستا ئەو کاتە لە بارێکایە کە زەختی لەسەر گرێ دروست کرد بێ یا چۆریەکان ئایا ئەمە لە حاڵەتێکە کە ئێمە هەستمان کرد گرەیەکە ئەو کاتە بەڵێ زۆر باسی ئەو بەستەرەت کرد ئەمە لە قۆناغی سەرەتایە بەکارهێنرێ ینی ئەچێتە قاڵبی بێکەم جار ئێمە نەخۆشەکە بەستەرێکی بۆ ئەنووسین ئەڵێن شەوان بیکەرە دەسێت وەرزشەکانی ینی ئەڵێن ئەم وەرزشانە بکە ئیشەکەت وا بگۆڕە لە کاتێک پێویستە عیلاجی ئازارشکێن بەکاربێنە دوای ئەوە ئەگەر باش نەبوو تا فترەیەک سی هەفتەیەک بۆ مانگێک مانگونیوێک لەوانەیە پێویستکە دەرزی بۆ بکەین هەنێجار دەرزی ستیرۆیدی هەیە ئەین لە ناو تونێلەکە ئەمە بۆچی ئەم دەرزیە بێتە هۆی کەمکردنەوەی هەڵئاوسانی دەوروبەری دەمارەکە کەوتنەوەی ئەوسانەکەش ژینەکە دروست ئەکات نیشانەکانی باشتر ئەکات ینی ئەم دەرزیە باشترە تا نەشتەرگەریەکە لە حاڵەتێکە ئەگەر سەبەکەی زانراوە بێت دەرزەکەی سوادە هەیە دەرزەکە باشترە دکتۆر دیاری ئەکرێت لە تەختیتی دەمارە دەقیق لە چەند شوێنێک ئەم دەمارە تووشی هەڵاوسانی یاخود گریەکە بووە گیرانەکە بڵێ نەگرێت چون گرێکە لەسەر دەمانەکە نییە جاتر لە دەوری دەمانەکەیە بە تەختیتەکە دەرناکەوێت سەبەبەکەی چییە تەختیتەکە پێت ناڵێ سەبەبەکەی ئایا گرەیەکە شکانی ئەسکەکەیە ئاسووربوونی بەسەرەکەی تەختیتەکە پێت ناڵێ بەس تەختیتەکە شوێنی گیرانەکەت پیشانەیە ئایا لێرایە یا لە سەروترایە جای وای هەردووکی هەیە جای نەخۆشەکە هەم فەقەراتی ملیشی هەیە هەم گیرانی نەکەشی هەیە تقریبا ئەومان بۆ جیا ئەکاتەوە دەمارەکە ئەو نەشتەرگەریە چۆن نەکرێت دکتۆر نەشتەرگەری لە حاڵەتێکە هەرسێ کام لە حاڵەتەکانیش نەشتەرگەرین لە حاڵەتێک ئەگەر نیشانەکان زۆر بوون ئازارەکە زۆر بوو سەربوونەکەی زۆر بوو ئەو لە دەستکەوتنی بۆ توش بوو نەخۆشەکە نەیتوانێت ڕۆژانە ئیشکات ماوەیەک عیلاجی بەکارهێنا و بەستەری بەکارهێنا و دەرمانی بەکارهێنا و دەرزیمان بۆ کرد و چاوەڕێ کرد هیچ ئیسپادێکی وای نەبوو یا خۆت نەخۆشەکە خۆی شکانی ئەسکی هەبوو یا خۆت گریتی هەبوو کاتە پێویستەکە نەشتەرگەری بۆ بکەین نەشتەرگەریەکەش خۆی دوو جۆری ئێستا سەرەکی باوە جۆرێک جاران بە بەنجی عامەکرا ئێستا خۆشبەختانە توانین بە بەنجی مەوزوعی بە برینێکی زۆر بچووک سێ تاقاڵی بچوو دەتوانین بەس تەنها ئەو شوێنی ئینەکە بەنجەکەین ئەیکەینەوە
ئەچین ئەو بەسەر ئەستورە ئەکەینەوە کە بەسەر ئەستورە کردو کاتە تۆ تونێ لە داخراوەکەت کردەوە ئەو پستانەی تر نامێنێت تازەترین جۆری نەشتەگەریش ئێستا بە شێوەی ناوبین بە نازۆر ئەکرێت نازۆرەکە دوو کونی بچکۆلەیەکی لەم سەریکی لەو سەری دەستەکە ئەەکەیت بە کامێرەیەک ئەشیتە ژوورەوە بە جیهازێکی تایبەت بڕینێکی جقۆیەکی تایبەتی خۆی هەیە بەستەرەکە ئەبڕیت و اینەکە ئەەکەیتەوە کاتە پێویست بەکردنەوەی پێستەکەش ناکات ئەمە لە ڕووی جوانکاریەوە بەتابەتی بۆ خانمان زیاتر شتێکی پەسەندترە کاک زۆر لە سەرەتای ئاماژەت بەبوونی هەندێک هۆکار کرد بۆ ئەم نەخۆشی ئایا بۆ ماوەیش دەورە بینێت بە دڵنیاییەوەی پێ لە سەبەب ڕئیسیەکانی توشبوون بەوە بۆ ماوەیە بۆ ماوەی بۆچی چونکە شێوازی جستەی مناڵ ئەچێتە سەر دایک و باوکی شێوازی دروستبوونی تونێلەکەش بە هەمان شێوە چێ سەر دایک و باوکی ئەگەر تونێلی دایک و باوکی هەیان بوو کاتە تونێلەکان بچووکە ئەو کاتە مناڵەکانیش ئەوگەری توشبوونیان زیاترە باشە دکتۆر گیرانی دەماری دەست تەنها لە دەستە ئەم گیرانی دەمار ڕووەدا چکە خۆ دەماریشمانەیە دەچێت بۆ قاچەکان ئەگەری هەیە بۆ نمونە گیرانی دەماری قاچیشمان بەڵێ دڵنیایەوە ئێمە تقریبان هەمان نیشانەی هەیە بە پێی جۆری ئیشکردنی دەمارەکە هەنێک دەمارەکە هەیە تەنها دەماری هەستکردنە هەستەکەیت ینی ئیشی جۆڵی نییە هەنێک دەمارمانێت تەنها دەماری جۆڵاندنی ماسوولکەیە هەنێک دەمارمان پێڵم میکست یعنی هەردووکی تایە کەواتە ئەو دەمارە ئیشی چییە کە گیرا ئەو ئیشە نامێنێت یا ئەو ئیشە خاوە بێتەوە دەماری ناوەند دەمارەکەی ئەم سەر ئەو سەری دەست کە بەڕاستی بە کوردی ناویان نییە بەداخەوە کە مشکلی کوردیمان زۆرەکە زۆر جار ئێمە نەخۆش گلەیەکڵێ دکتۆرەکان ناخوانە بە ئینگلیزی وشە ئینگلیزی بەکارێنن لەبەرەوەی نەبوونی وشەی کوردی و زانستیە بەڕاستی لە هەر شوێنێک ئەو دەمارە لەوانەیە لە مەشک بگیرێ لەوانەیە لە قۆڵا بگیرێ لەوانەیە لە ملا بگیرێ هەشمانە لە قاچایە بڵێ ئەو دەمارانەی کە بۆ قاچە چن لە هەر شوێنێکی قاچە ترسی چارەسەرەکەی هەر بە هەمان شێوەی دەمارگیرانی دەستە چارەسەری بە پێی هۆکارەکەی بڵێ زۆر باشە کاک دکتۆر ئاماژەمان بۆ کرد کە وتمان چارەسەرەکانی بەم شێوازە ئەکرێت ئایا ئەکرێت لە کاتی چارەسەرکردنا کە ئیتر ئەم نەخۆشیە تەواو بنەبڕ بکرێ بۆی هەیە کە دووبارە ئەمە سەر هەڵباتەوە بەدڵنیایە بۆی هەسەرباتەوە ئەگەر هۆکارەکەی هەر ئەوەیە دووبارە ئیشکردنی زۆرە یان ئەمە تەواو ئەم دەمارە ڕاهاتووە بە گیران نا مەسەڵە ڕاهاتن نییە یەکەم شێوازی تونێلی دەستەکە دەور ئەبینێت جۆری ئیشەکە دەور ئەبینێت ئایا کەسەکە تا چەندێک وەرزش ئەکات ئایا کەسەکە ئایا نەخۆشی هەیە ناچونکە کەسانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە شەکریان هەیە غودیان هەیە ئەوان زیاتر توش ئەبن لەوانێ جارێکە توش بێتەوە لەوانێت جارێکی کە ئەو پەردێ دروست بێتەوە ئەم نەخۆشیانە چ پەیوەندی بە دەمارگیرانەوەی کاک دکتۆر ئەڵێ ئەوانەی کە ئەم نەخۆشییان هەیە بۆی هەیە توش ببنەوە بۆ مەسەلەن شەکرە و غودە و ئەمانە زیاتر تووشی هەڵاوسانی جسم ئەبن ئەو کەسانی کە هەڵاوسانی جسمیان نەبوو ناومەچێکەشی ئەو ژێ ماسوولکەیانە یا ئەو پەردەی دەوری یا بەستەرەکەش هەڵاوسێ لەگەڵی بە تایبەتی خانمانی دووگیان بە بۆنی هۆرمۆنی تەکچوونی هۆرمۆناتەوە هەر هەڵاوسانێک لە جسمە ئەبێتە هۆی تەسەکبوونەوەی تونێلەکە لەوانەیە دوای نەشتەرگەریش لە 100 کەس 20 کەس ئەم نەخۆشی دیسان بۆ دروست بێتەوە زۆر باشە کاکتۆر ئەگەر باسیەوە بکەیت زۆر جار کاڵەی پێویستی بە نەشتەرگەریە ئیدی خەریکە هەرچی خزم و کەسوکار هێتی هەیەگەیەنێ لەبەرەوەی ئەمە نەشتەرگەریەکە ئەمە تا چەندە نەشتەرگەریەکی ئاسان و سەهلە کە نەخۆش چۆن لێ تێوەگا خۆی ڕاستە نەشتەرگەریەکە زۆر ئاسانە ئێمە بە بەنجی مۆزوعی ئەیکەین هەر ئەو ڕۆژە نەخۆشەکە نێرینەوە بۆ ماڵەوە هەر دوای بۆ ڕۆژێ دوو ڕۆژ دوای ئەو ئەتیادی ئەتوانی دەستی بجوڵێنێت ئیشی پێ بکە بەڵام وەکو هەر برینێکی بچووک دەستەکە لەوانەیە تا دوو هەفتەیە کەمێک ئازاری تیا بێت ئێمە بە نەخۆشەکەڵێن تا زووتر بکەیتەوە سەر ئیش و زووتر دەستت بجوڵێنی ئەگەری چاکبوون زۆر زیاترە لەوانەیە نەخۆشەکە لە سەرەتاوە ئازارەکەی کەمتر بێتەوە بەڵام هەستەکانی لەوانەیە کاتی بەجای 6 مانگ بۆ 12 مانگی ئەوێت دوای نەشتەرگەری اینجا نەخۆشەکە کەواتە ماکەکانی دوای نەشتەرگەری چی؟ ماکەکانی دوای نەشتەرگەری وەک هەر نەشتەرگەریەکی تر نەشتەرگەریش ماک و نیشانەی خراپی خۆی هەیە لەوانەیە نەخۆشەکە تووشی ئیلتیهاباتی برینەکە ببێت یا لەوانەیە تووشی خوێنبەر بوون بێت لەگەڵ بۆری خوێنمان هەیە لەم ناولای دەمارەکەەوە یا لەوانەیە دووبارە سەر هەڵباتەوە لەوانەیە نەخۆشەکە حساسیەتێک دروستکە بۆ دەرمانانی کە ئێمە بەکاری ئەهێنین یا لەوانەیە خوا نەخواستە لە کاتی بەکارهێنانی یەکێک لە لقەکانی ئەو دەمارە بپچڕێت کە پچڕایتر ئەو لقەیەک بۆ شوێنێک گەڵایت ئەو شوێنە ئیش ناکات کەواتە ئەوش بۆ خۆی هینی هەیە. زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە لە چەند نەخۆشیەکە ئەمە دووبارە دەبێتەوە یاخود ئەوانەی کە
دووگیان ئافەتی دووگیان ئایا ئەگەر خانمێک لە کاتی حملەکە یا تووشی ئەم حاڵەتە بێت ئەتوان نەشتەرگەری بۆ بکەن یان چارەسەری دیکەی بۆ دانێ عادەتەن حاولەکەین بە بێ نەشتەرگەری بۆی بکەین ماوەیەک لەگەڵ بەستەرەکە و لەگەڵ ئازارشکێن و لەگەڵ وەرزشەکە ئەڕۆین پێڵێن دەست بەسکرەوە وەرزش زۆر بکە بۆ ئەو ئاوساوە کەم بێتەوە ئەگەر زۆر ناچار بین ئەتوانین بیکەین ینی کێشێکی وای نابێت زۆر باشە دکتۆرجان زۆر سپاس دەکەین سپاس لەوەی کە میوانی پەیامی دووبارە زۆر بەخێر بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. ئێستا بووەتە مۆدلێک لەوەی کە نووسەری کتێبەکان ئەو کاتی کە دەیەوێت کتێبەکەی بڵاو بکاتەوە باش چاپکردن لە کۆڕ و دانیشتنێکە دەستەکەن بە بڵاوکردنەوەی کتێبەکانیان. کتێبێکی تایبەت بە ناوی ڕاپەڕینی ناوچەی چەمچەماڵ لەلایەن نووسەرەوە لە چەمچەماڵ بڵاو کرایەوە کە هاوکارمان جەلال جەباری ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردوین لەسەر ئەم کتێبە با پێکەوە بینەری بین. بۆ لە اختصاصی خۆمەوە بۆ تایبەتمەندیەکەی ئەو بەسەرکردەیە زانم چونکە هەم توێژینەوەکانی تری هەم بەرز و پیرۆز ڕاگرین هەر شاد و سەرکەوتوو بن و موفق بن و زۆر سپاس بۆ دەرفەتە دووبارە پێم خۆشە چونکە خۆشم توێژەرم زۆر سپاسی هەڵوماندووبوونی راتنی هەموارەکەم جارێکی تا هیوادارم توانی بێتم خزمەتێکی بچوو بەبێت جیاواز حکوومەتی عێراقیە ئێمە ئاواتەکەیوەکەی پێڵێن کە لە چەمچەماڵ دەرەچی من ئەمەم نووسیە چەمچەماڵیانە نووسیمە هەوڵم داوە بە یەک مەسافە بوەستێم ئەو مەسافەیش ئەگەڕێتەوە یانم بۆ بردە ئەو ئیسفادەی نێرە ئاسایشی یعنی پێم خۆشە یعنی ڕەسەم لێ بگرێ بڵێ باسی حیزبەکەی منت نەکردا لەبەرەوە یعنی ئیشم لەسەر ئەمە کردا بە جۆرەی توانە هیوادارم توانی بێتەوە خزمەت. ئەمڕۆ مەراسیمی ناساندنی پەرتووکی ڕاپەڕینی ناوچەی چەمچەماڵ بوو لە کە مێژۆکەی لە حوتی 1991 بۆ 5/4/1991 بوو. ئەم پەرتووکە باسی ڕاپەڕینی چەمچەماڵێک کرد هۆکارەکانی ڕاپەڕین ناساندنی ناوچەی چەمچەماڵ ئەحداس و ڕووداوەکان هۆکاری شکستی ڕاپەڕین هێرشی حکوومەتی عێراقی و کۆنترۆلکردنەوەی چەمچەماڵ لەلایەن سوپای عێراقیەوە. ئەوەی گرنگە لێرەدا ئێمە هەوڵمانداوە دۆکۆمنتێکی ناوی شەهید و بریندارەکانی ڕاپەڕین ئەوەی کە توانیمان دەستی بکەوێنین تۆمارمان کردووە هەندێک ڕوودا و هەوڵماندا بە دوای ڕاستەکە بڕۆین یعنی هەوڵماندا شتە جوانەکانی ئەم شارە بخەینە ڕوو مانای وانە چاو لە هەندێک شتیش بپۆشین هەوڵماندا بێلایەنی خۆمان بپارێزین و باسی سەرجەملایەنەکان بکەین و بە پێی ئەو سەرچاوە و زانیاری و ئەو کەسانی ئامادە بوون چاوپێکەوتیان لەگەڵا بکەین هیوادارین توانی بێتمان خزمەتێک بە مێژووی بزوتنەوەی نووسینەوەی مێژووی چەمچەماڵ بکەین. بەڵام هەر ئەو بەبیرهێنانەوەیەکە بۆ ئەو موضوعە دەستی خۆش بێت سواسی دەکا هەر تەمەند درێژ و سەرکەوتوو بێت مەشدڵەیە پشتیوانی لێ دەکەین لە بەڕێزی. بەڵازیزان چاوەرێکی تایبەتمان هەیە لە خزمەت کۆمەڵێک منداڵی تایبەتی هەورامانین گروپی پەپولەکانی هەورامان کە باباسنعان پشتیوای پێشەوایەتیان دەکا و ئەم گروپەی کۆ کردووەتەوە و ئەتوانم بڵێن بووە هۆکارێکی دڵخۆشی بۆ منداڵەکانی ناوچەی هەورامان. ڤیدیۆیەکی تایبەتمان هەیە دەستپێک بۆی زیاتر گروپی پەپولەکانی هەورامان بناسن دواتر دێنەوە لای ئەم منداڵە چاوگەشانی کە لێرە لە ستۆدیۆ میوانمانن بە هاوڕێتی باباسنعان.
كرجكي كرجة هيلا كراكي هو كرجكي كرجكي كرجة هيلا شرمكي كرجة هالفرع علىكي كرونا دايداي كرجكي كرجكي كرجة هيلا شرمكي هو كرجكي كرجكي كرجة هالفرع علىكي كرجة بوبلاركي ئێمە وەکو گروپی پەپولەکانی هەورامان لە ساڵی 2010 دامەزراوین نزیکەی 11 ساڵە ئێمە لە خزمەت مناڵانە کارەکەین. ئەم 11 ساڵە توانیومانە دەیان چالاکی ئەنجام بدەین لە شارۆچکەی خوڕماڵ و دەوروبەری. ئامانجمان خزمەتکردنی مناڵان و ڕۆشنبیرکردنی مناڵان و وەجهێکی هونەری لای مناڵ دروستکەین لە بوارەکانی شانۆ و شێعر و چیرۆک و دەیان یاریتر. ئێمە ئەم گروپە ئەگەرچی دەعمێکی وامان نییە بەڵام لەم ماوەی دروستبوونامان تاکو ئەمڕۆ نەمانێشتووە هیچ ساڵێک دواکەوین لە کار و چالاکی خۆمان. توانیمانە لەم هەموو قێرانە کە بەسەر هەرێمی کوردستان و ناوچەکە هاتووە وەک بڵێ لەگەڵیان ئابڕۆین و نەوەسین لە کاری هونەری و چالاکی هونەری و دڵخۆشکردنی مناڵانە. ئەمڕۆژ وەکو ساڵی تازەی کوردی نەورۆز هاتینە دەرە وەکو ئەو هەموو خەڵکە بە باشمان زانی کە گروپەکەمان بینە دەرەوە سەیرانێکیان پێ بکەین بۆ دڵخۆشکردنیان و بۆ بینینی ئەم جەوە بەهاریانە جێگەی دڵخۆشی هەموو لایەکە. ئەم جۆرە هێنانە دەرەوەی ئامانجمان ئەوەیە کە ئەم گروپە دڵخۆشکەین بەوە کە ئێمە هەمیشە لە خزمەتیانە ئەبین و ئامانجمان دڵخۆشکردنی ئەوانە و ئەوانیش لە مانای نەورۆز و سەیران و گوڵ و گوڵزاری ئەم بەهارەتیان دێنی. عرفانەنە یۆ ناجە پەپولەکە هەورامان ئیشە لێ تا پێشکەشەکەر و هیوادارە نابەدڵتا بوو. ڕۆژی لەدایک بوونمە شادی دڵ و دەروونمە ئەم ڕۆپا خۆم شۆریوە جوان جوانیش خۆم گۆڕیوە وامەمدا دەگیرسێنم خۆشی شادی دەنوێنم هاوڕەکانم ئامادەن گشت میوانی ئەم یادەن باوکم دیاریم دەداتێ خوا زۆرتری بداتێ دایکم زۆر شادومانە. هەورامانە ماوامە خاکش کڵە و چەمامە کەش و کۆسارش جوانە گیوا وشگر دەرمانە ئاویش چێ و سازگارێ تاراش گوڵ و گوڵزارە باخش وەزی و هەنارە یانەش وشکە دیوارە زوانش هەورامیە ناسک جەوێنەش نییە ڕنگ و چۆغە و کڵاشە فرەن هەرمان و کارشە یۆ جۆڵان یۆ هەلاجە سنعەتش بەڕەواجە گر کەس کارێ وەرزانان قوت و وێش پەنەسانان. من ناوم یاسنا حەبیبەنە تەمەنم 13 ساڵین ئەندامە ناوجە گروپ و پەپولەکە هەورامانی ئاروو چونکە بە حکومانەی ئامێنە پێیەکە دەشت و دەرێوەشا دووەمڕۆ و نەورۆزین و دووەمڕۆ وەهارێن ئامن پێ ئێگەی پێ سەیرانێ وەشی چەند گروپ و پەپولەکە هەورامانی. دەشتن وراڵانی وکوانی ئەنخری ومزی وتخوالێ
هەریگەنەکەم کوڕ بوو خەوانی لیمو عشان دزي وطخالي أنا كم وهار ريبا وانا كم هاركا واري واني بەڵە بەرەزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بەڕگەی پەیامنێران و دەچینە لای پەیامنێرمان سامان فەتاح لا پارێزگای هەڵەبجە سامان سڵاوت لێ بێوم کاتت باش گرنگترین زانیاری لای تۆ چی هەیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو. دیارە چاوکاتی سامان ئامادە دەبێت لە ئێستادا کە دیارە ڕۆژی جومعە هەڵبژاردننی تایبەتی ئەنجومەنی نورانی عراق وەروە ڕۆژی یەکشەمە دەیدا هەڵبژاردنە گشتیەکەی هەڵبژاردننی پێشوەختی گشتی ئەنجومەنی نورانی عراق دەست پێ دەکات بۆیە لە ئێستادا لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان ئامادەکاری دەکرێت بۆەوەی کە شێوازی بەڕێوەچوونی حاڵەت ئامنیەکان بە تایبەتی لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن لە ناوەندی شارەکاندا بۆی کە زانیاری زیاتر لە پارێزگای هەڵەبجەوە وەرگریم بزانین زانیاری زیاتر لای سامان چی هەیە سامان؟ بەڵام پێم وابێ ببوورە جەلا لە ئێستادا پەیامنێرمان ڕامیار ئامادەیە. ڕامیار سڵاوت لێ بێوم کاتت باش زانیاری لای تۆ چیە فەرموو؟ بەڵێ شەیدا بەیانیتان باش دیارە ئێمە ئێستا لە پێشنگای براند بازارین لە شاری سلێمانی ئەمە دووەم پێشنگایە کە دەکرێتەوە لە شاری سلێمانی بە بەشداری کۆمپانیا ناوخۆی و بیانیەکان دیارە ئەو پێشنگایە کە کراوەتەوە ئەمڕۆ نزیکەی لە 160 کۆمپانیای ناوخۆییەوە لە 140 پێشنگای ئێرانیە دیارە و بەرهەمانی کە لەو پێشنگایە نەمایش کراوە کە دومین پێشنگای براند بازارە لە شاری سلێمانی بەرهەمەکان بەرهەمی خواردەمەنی هەروەها بەرهەمی کۆزماتیک هەروەها بەرهەمی کۆمەڵێک بابەتی دیکەی وشکەمەنی و بابەتی دیکەیە کە دەوترێت بە هاوکاری یەکێتی هاودە و هەناتەکانە و کۆمپانیایی دابەشکاری خۆراک دیارەکراوەتەوە هەنێک زانیاری زیاتر لە شێخ مستەفا وەرەگرم کە سەرۆکی یەکێتی هاودە و هەناتەکارانە بزانین بۆ ماوەی چەندێک ئەو پێشنگایە بەشدارە بێت و ئەو داشکانانەی کراوە چۆن دەبێت لە سەدا چەند نەبێ کاکشێکیان سوپاس بۆ جەنابە مەمنون سوپاس دەکەم سوپاس چەند پێشنگا بەشدارن و ئەو بەرهەمانی کە نەمایش کراوە تەنهای ناوخۆیە یا بیانیشی تیان کۆمپانیا بەشداربووەکان زیاتر لە 50 کۆمپانیان و ئەم کۆمپانیانە زۆربیان کۆمپانیای ناوخۆین بەڵام براندی نێودەوڵەتی و براندی خارجی زۆری تایە و ئەم جۆرە پێشنگایان دەوری کاریگەری تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی کەوا بتواندرێت زیاتر بژانەوەی بازار بەخۆیەوە ببینێ و کۆمپانیاکانی ناوخۆی بەیەکەوە بتوانن لە پێشنگایەکی ئاوا بەیەکەوە کاری هاوبەش بکەن و بتوانن لە براندەکانی یەکتر ئاگادار بن و بتواندرێ بازاری هەرێمی کوردستان زیاتر ببوژێتەوە و هەرزانی بکەوێتە بازارڕەوە چونکە ئەمە بە شێوەیەک لەگەڵ یانە قسە کراوە کە کاڵەکانیان ئەبێ لە دوای پێشنگا و لە کاتی پێشنگا و لە هەموو کاتێکا بتواندرێ نرخەکانیان گونجاو لە خوارەوە بێت لە خوار بازارڕەوە بێت بۆ ئەوەی کەوا بتواندرێت زیاتر خەڵکی سەرنج ڕابکێشن تاکو ئەم جۆرە پێشنگایانە بتواندرێت زیاتر کاری بۆ بکرێ و هەم ئاهەنگی زیاتری تیا بکرێ بۆیە بوونی ئەم پێشنگایانە زۆر گرنگە لەبەرەوەی کەوا خەڵکانێکی زۆر کە دێنە ئێرە ئەبینن ئەم براندانە لە نزیکەوە بۆ ئەوەی کەوا ئازیاتر ئاشنای ئەم براندانە ببن لە میانەی ئەم پێشنگایانەدا کاکشێک پێمە 50 کۆمپانیایان بڵێن ئەوانەی کە بەشداریان کردووە 50 ناوەندن سەرجەمیان ناوخۆی نیە ئێرانیشی تایە ئەوانەی کەتیان براندی خۆیانە یاخۆت خۆراکی دیکەیە دێن دەیفرۆشنیان کەلوپەلی دیکەیە
تایەتی ئەم پێشنگایە براندی ناوخۆی هەرێمی کوردستانە و تایەتی براندی ئێرانیە و براندی وڵاتانی تریش تایە بەڵام ئەمانە زۆربەی وەکالەتیان وەرگرتووە لێرە نمایشێکن کاڵاکانیان و ئەوانەی کەوا لەوا جم ئیسلامی ئێران هاتون بەڵێ براندی خۆیانە و ئیناوچەی خۆیانە هێناویان ڕۆژ بەردەوامە بێ دەڕۆژ بەردەوامە بێ بەردەوام لە کاتژمێر چەندەوە کراوەتە بەردەوامە بێ لە سەعات دەی بەیانیەوە بۆ ئێوارە ستاسانی سا چەند لێرە هەریەکە لە ئاستی خۆیان زیاتر توانیوێتی بۆ منافەسەی بینی یەکتر زیاتر داشکان بکەن بۆ ئەویکەوە بتواندرێ زیاتر ئەم کاڵانە هەم ساغ ببێتەوە هەم سەرنجی خەڵکەکە ڕاکەژن هەم ئەوەشە بۆیکەوە بتواندرێ بازار هەرزانێک بەخۆیەوە ببینی دیارە شەیدا بامەدەبوونی سەر کۆنسۆڵی کۆماری ئیسلامی ئێرانیش کە لێرە ئامادەیە کەمێکی دیکە بڕیارە پێشنگاکە بە فەرمی بکرێتەوە ئەوەکو ئاماژەم پێکرد ئەمە دووەم پێشنگای براند بازارە کە دەکرێتەوە لە هەمان کاتدا لە سلێمانی ئەم پێشنگانە بە تایبەتی لە وەرزی پاییزدا زیاتر دەکرێنەوە ئەو بەرهەمانی کە تیا نەمایشەکرێت دەوترێت داشکانی تایبەتیان کردووە بۆ کەسانی کە سەردانیانەکەن لە هەمان کاتدا دەرفەتێکە بۆ ناساندنی براندی ئەو خاوەن پیشانەی کە هەم ناوخۆین هەم دەرەوەندایان و براندەکانیان بناسێنن بە تایبەتیەوەی کە من تێبینیم کردووە ماوەی چەند ساڵێکە براندی کوردی براندی ناوخۆی زیاتر وە لە پێشنگاکان ینی خاوەن پیشەکان توانیوانە براندێکی تایبەت بە خۆیان هەبێ وە کەلوپەلەکانیان بە خەڵکی بناسێنەوە هەروە بەشێکی زۆریان ئاماژیان بۆ کردو کە تەنانەت کەلوپەلەکانیان ڕەوانی دەرەوەش کردووە بۆ ئەم پێشنگانە دەرفەتێکە بۆ ناسینی کەلوپەلەکانیان وەروەها داشکانیش دەکرێت بۆ ئەو کەسانی کە سەردانی پێشنگاکە دەکەن بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیا ڕوسمان سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەگەڕێنەوە پارێزگای هەڵەبجە و دەچینە لای پەیامنێرمان سامان سڵاوت لێ بۆم کاتت باش زانیاری و کار و چالاکی لای تۆ چیە فەرموو والله شيء دسلات اللي بيصل لبنان كنا على اسباني بام ديار اللي لا قائم قامتي قضائي يلا بجنب اللي كوبنا ويجي لقل ميديا كاران درباري روشونا كان ميكانيزم كان الرجل بجاردن وقدبنن لاستعداد كوبنا وكبر دوامه وقائم قامتي يزام كان كوبنا ودكان درباري وميكانيزم روشونا نيكا بيوصل الرجل بجاردن بيجينا بر ديارا لاستعداد كوبنا وكدستي بكردوا من بيان باش بسم الله نقشخان درباري كوبنوكا نقشخان راسته خود پیام ولا قطع عمر سالم كوبنوكا چیه بله اما بس معلم كوبنوكا لقال روزنامه نووسانی سنووری پارێزگای هەڵەبجە کۆبوونەوەیە بکەین کە تایبەت بە پرۆسی هەڵبژاردن خۆتان نەزانن کە سبێنی هەشتی مانگە پرۆسی هەڵبژاردننی تایبەت دەست پێ ئەکات ئێمە لێرەوە دەستخۆشیمان هەیە بۆ سەرجەم هاونیشتمانانی پارێزگای هەڵەبجە کە ئەم پرۆسی بانگەشی هەڵبژاردن بە شێوەیەکی هەمنانە بەڕێوەچوو ئەمەش هۆشیاری تاکانی پارێزگای هەڵەبجە دەرەخاکە توانیویان ئەم پرۆسەیە بەهێمنی بە کێشە بەڕێوە بچێ هەروەها بە هەمان شێوە دەستخۆشیمان هەیە بۆ لایەنە سیاسیەکانیش کە هەوڵیان ناوە لایەنگرەکانی خۆیان ئاگادارکەن بە هەمان شێوە پرۆسەکە بە ڕێکوپێکی بەڕێوە بچێت وە سوپاسی ڕۆژنامە نووسانیش ئەکەین ئێمە لە ماوەی ڕابردووە لە ماوەی بانگەشی هەڵبژاردنە ئومێدیشمان هەیە لە کاتی پرۆسی هەڵبژاردنە بە شێوەیەکی پرۆفشناڵە و لە چوارچێوەی کارەکانی خۆیان ئیشەکان بەڕێوە ببن ڕۆشن و میکانیزمێک دیارەکرێ گیرێتە بەرەوە سبێنەکە ڕۆژی دەنگدانی تایبەتە ئێمە وەکو لیژنەی ئەمنی سەرجەم ڕێکارەکانمان ئامادە کردووە و تەنها قوتابخانەیەک ئامادە کراوە قوتابخانەی بورهانە هێزە ئەمنیەکان ئامادەباشییان کردووە لەگەڵ کۆمیسیۆنە و ئێستش داوامان کردووە لە ڕۆژنامە نووسان ئەگەر یەکێک شوێنێکی ئەوێ بۆ ئەوەی ڕاستە و خۆ بکە ئێمە هاوکاری یەکترە بین لەبەرەوەی بەبێ ڕۆژنامە نووس و بەبێ گواستنەوەی هەواڵەکان ئەم پرۆسەیەکی کورچ و کاڵ دەرەچێ بۆیە ئێمە هەموو پشتیوانێکی ئەمانەکەین بۆی پرۆسەکە بە شێوەیەکی جوان بڕێوە كوبنوكا لێستادا بەردەوامی شەیدا لەگەڵ میدیاکاران ڕۆژنامە نووسانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆی کە سبێنێ میکانیزم و ڕۆشوێنی تایبەت دیاری بکرێت بەوەی کە ڕۆژنامە نووسان ڕووماڵی هەڵبژاردن بکەن کە سبێنێ هەڵبژاردننی تایبەت بەڕێوە دەچێت و تەنیا قوتابخانەیەکیش دیاری کراوە بۆ ئەوەی کە میدیاکاران ڕۆژنامە نووسان هەواڵ و زانیاریەکانیان تێدا بگوازنەوە بەڵام نەگەڕەمە لایەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی بەڵازیزان دەچینەوە لای تەوەرەکانمان لەگەڵ گروپی پەپولەکانی هەورامان باباسنان لێرە لە ستۆدیۆیە باباسنان بەخێر بیت بۆ بەڕێستان مەمنونم بۆم دەرفەتە ئەمەوێ بۆوە دەست پێ بکەم من زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ یەکەم جار گۆرانیەکی ئێمە لە کەناڵێکی ئاسمانی بڵاوبوویەوە لە کەناڵە جوانەکە ئێوە بوو لێرەوە دەستخۆشین بۆ هەموو کارمەندان و بەڕێستانەیە خاتونەکان بەخێر بن
ماشەڵڵا بابەست نامزانینم ڕۆچیتان پێیە بۆمان جیاواز لەوەی کە دێنە سەر کار و چالاکیەکانتان هیچ بەرەمێکی تایبەتان یەکەم ڕۆ لە ستۆدیۆ پێشکەشمان بکەن بەڵێ ئێمە تقریبان کار و چالاکیێکی نوێمان هەبوو لە سیدا بە بۆنەی کردنەوەی دەگای قوتابخانەکان لە خورماڵ ئەنجامانەیە چەند بەرهەمێکی هەر ئەو ئاهەنگە هێناوانە بۆ ئێرە تقریبان 3 گۆرانی و شانۆیەکە بە پێی بەرنامەکە ئینشاءڵڵا عەرزیانەکەین ئینشاءڵڵا لەگەڵ هەموو مەراسیمەکانی وەکەوەی کردنەوەی دەرگای قوتابخانەکان ڕۆژی مناڵان هەموو لەگەڵ ئەو هەموو ساڵیادانای ئەوە بەرهەمتانە بێت بەرهەمتان هەبووە بەڵێ ئێمە ساڵانە چەند بەرهەمەیەکمان هەبووە بە تایبەت 6 ڕۆژی گیانی مناڵان هەموو ساڵێک وەک بڵێ نەمانێشتووە و ساڵە بەسەرمانە تێپەڕێ ئەو ڕۆژەمان بە مناڵان ئاشنا کردووە و ئەم 2 ساڵیشە بەردەوام کار و چالاکیمان هەیە بۆ کردنەوەی دەرگای خوێندکاکان زۆر باشە پێویستان بەچی هەیە بۆی کام چالاکیەتان گەورەتر ببێ بۆ نمونە پاڵپشتی میدیایی پاڵپشتی دارایی لەوەی کە ناوەندی ڕۆشنبیری لە هەڵەبجە و هەورامان و خوڕماڵ پێویستان بەچ زۆر پاڵپشتیەک هەیە بێگومان پاڵپشتەکان هەردووکیان باشن هەم ڕاگەیاندن میدیایەکە هەم مادیەکە ئێمە لە هەردووکیانەوە بەڕاستی زەعیفین ینی من لێرەوە زۆر گلەیی تەواو لە ڕاگەاندنەکان ئەەکەم بە هیچ شێوەیەک هاوکاریمان ناکەن ینی بە هیچ شێوەیەک هاوکاریمان ناکەن ئامادەنی ڕکلامێکمان بۆ بکەن پێش ئاهەنگەکان یا دوای ئاهەنگەکان خۆتان داواتان کردووە هاوکاریان نەکردوون بەڵێ ینی ئێمە کە داوەتیشانەکەین ینی داوەتیشانەکەین کە بێن ئاهەنگەکە بگوازنەوە بەداخەوە نایەن ئەمە لە ڕووی مادیشەوە خۆت زانی سەر تەواوی ڕێکخراوەکان هیچ بجەیەکیانە لەلایەن حکوومەتەوە ئێمەش هەر هەمان گروپەکەمان مەر بیناو بین لەگەڵ چالاکیەکانە سپۆنسەرێک بۆ ئیشەکانمان بدۆزینەوە هیچ پاڵپشتێکی مادیتان هیچمان نییە ئیلا لە کات و چالاکیەکانە مە کەسێک وەک بڵێ سپۆنسەریمان بکە و هاوکاریمان بکە زۆر باشە باباسنان لەکەیەوە خەریکی کاروباری شانۆ و کاروباری بەتایبەت ڕێکخستنی مەراسیمی مناڵانە بەڵێ من نزیکەی 18 ساڵە ئیشی مناڵانەکەم 18 ساڵە بەڵام ئەم گروپەمان 11 ساڵە دامەزرانوە لە یەکی شەشی 2010 این 11 ساڵ ئەم گروپەمان هەیە لەم 11 ساڵە توانیمانە شوێندەستی خۆمان لە ناوچەکە بکەینەوە دووسێ جیلت بەڕێ کردووە بەڵێ بەڵێ لێشمان لە ئێستادا ئەم گروپەتان لە چەند مناڵ پێگەێت و ئایا هەر مناڵێک خوازیار بە یاخود پێی خۆش بێ بەشداری ئەم گروپی ئێوە بکات ئێوە وەریان دەگرن یاخود مەرجتان هەیە لە وەرگرتنی ئەو مناڵانەیە تقریبا یەکێک لە پلانی ئەم جارەمان لەم ئاهەنگەکە کە ئەعلانمان کرد لە ڕۆژی ئاهەنگەکە ئەوە بوو وتمان ئێمە لەمە دوا وەک بڵێ پلانێکی تایبەت و جوانماندا ڕشتووە هەندێک مامۆستا هاتوونەتە پێشەوە کە هاوکار بن یەکێکیان تایبەت بە بەشی شان و یەکێکیان تایبەت بە بەشی وێنەکێشان یەکێکیان تایبەت بە بەشی گۆرانی و مۆزیک یەکێکیان تایبەت بە دەرزی پەروەردەیی ئەم مامۆسایانە بەڵێیان پێیاوین کە دوای ئەم ئاهەنگەی ئێمە ئەم پرۆژەیە تەقدیمکەین دا لەبەرەوە ئێلانمان کرد چەند مناڵێک بێت بۆ لامان ئێمە فۆرمێکی تایبەتمان هەیە ئەو مناڵانە وەرەگرین و تر هەفتانە ئێمە دەرز و بڵین دانیشتنی خۆمانە بێ بۆ تەقدیمی بەرنامەکەم زۆر باشە لەگەڵ ڕێوشێ ناچۆنن بۆ نمونە ئێستا تۆ ئەگەر بتەوێت چەند مناڵێک وەربگری ئایا ڕێوشێنێکی تایبەتان هەیە بۆ ڕاهێنان بە مناڵانە تەبعاً بۆ بەشداریکردن لە هەر کار و چالاکیەک یاخود بۆ نمونە بۆ بەشداریکردن لە بەرنامەیەکی ئەوە پێشتر پێویستان من لێرەوە زۆر سپاسی کاکامەران ئەحمەد دەکەم بەڕێوبەری کتێبخانەی گشتی خوڕماڵ کە لە کتێبخانەی گشتی ڕێ ئێمەی کردوێتەوە نزیکەی 2 هەڵی پێیاوین یەکێک بۆ دانیشتنەکانمان یەکیشە بۆ چالاکی و پرۆڤە و ئیشەکانمان بەڵێ ئێمە شوێنی وامان هەیە کە کامەران بۆی دابین کردوین لێرەوە دووبارە زۆر سپاسی یەکەم لەوەیە کێشەمان نییە زۆر باشە باوەستان بزانین بەرهەمێکمان پێشکەش بکەی دواتر بینەوە لایەوەی کە قسەش لەسەر بابەتەکانی دیکە بکەین چه بەرهەمێک تێستە پێ پێشکەشمان بکەیت بەڵێ یەکەم گۆرانیمان گۆرانی گۆڤارە گۆڤارە کاک عوسمان لەتیڤ ئاوازی بۆ داناوە هەستیگیان عەرزیەکە ئەیڵێ گروپەکانیش تقریبان ئەوانی سەمایەکیان هەیە لەگەڵ گۆرانیەکە ئەیکەن پێم وایە شعرەکەشی هی کاک محەممەد کەساسە باشە با ئەو گوڵە جوانانەش ناوی خۆیان بڵێن خۆیان بناسیێنن لە تۆ دەست پێکەین مایکەکەت پێ خۆت بناسیێنەر چەندە دوای پێم وایە تۆ گۆرانیەکە دەڵێ وانە هەستی ناوی خۆت و باوکە بڵۆ بە ئەوانیش بڵێن باشە گیان دەی ناوی خۆ بڵێ من ناوم هەستی شاخان من ناوم ڤینا سعدیە من ناوم فارین عادلە من ناوم هێڤین ڕەحمان من ناوم ئەوین عادلە من ناوم مادین جەمالە
من نام ليا عبد الله. من نام آوية هادية. من نام هاني غريبة. ما شاء الله تهلا بيه بخير بين بو بيام خوش حسنا كراتونة بياموا بله شتێکی تازەیە وانە بله باشە یاخوا بەخێر بێن کامچەند گۆرانێکمان بۆڵێ گۆڤار هەستی خان تۆی مایکەکە بگرێ دەستەوە مایکەکەی بەنێ مایکەکەی بدەنێ باش دەست پێ بکەین هەستی خان احتیاطی وەرگی زووە هەڵێ باوانگیان بچێڕێکی بیدە دەی دەی هەستی دەبێ بێتە ناوەند وانە دەی تەمام یەکەم دواتمان خاچی جاران هەمێکی تایبەتی گروپی پەپولەکانی مناڵانە کە بە ناوی گۆڤارەوە بۆیە بە خۆی سەرپەرشتیەکە و خۆی ڕێکیانەکە و ئێمەش گوێویستیان بەرهەمە تایبەتیان دەکەین. ئەی دەستان خۆش بێ گوڵە جوانەکان زۆر زۆر سپاستان دەکەین دەستان خۆش بێ
هەستی خان لە کەیەوە خەریکی وەرە پێشەوە مای کە بگرە بە دەستەوە جوابشتم باشە لە کەیەوە هاتوویتە ناو گروپی پەپولەکانی خوڕماڵەوە چەندێکە لەوێیت وەڵا زۆرە بابەستان چەند ساڵە تقریبا 2 ساڵە لەگەڵ مانایە هەستی خان پێم بێ ئەم گۆرانیشی هەورامی بووتەوە بوو بەڵێ چەند بەرهەمت ئاوا هەیە گۆرانی دوتووە ئەمەی جواب دەگیان چەند گۆرانی دوتووە هەستی گیان بێزی ئەم گۆرانی چەند گۆرانی دوتووە لەم گروپەیە کەرەشۆ بە هەورانی سۆرانیە چەند دوستە دانم و تۆ ئەوانی تر چی بوون وەڵایی لەگەڵ ئەوانەوە گۆرانیەکان بەتەنها و توتە ئەوانیش ئاواز هەمایان بۆ کردووی یان هەمووی بەیەکەوە بە کۆرد و توتانە ئێستا وەکو ئەم گۆرانیە ها ئێستا ئەمەیانێک کەوت هەمومان بەیەک دوو گۆرانەکەی تریش هەورامیە چونکە جەلال هەستی وایە بۆ هەورامیە بەڵام سۆرانی قساکە ئافرین کادا ئەو گۆرانیشی ئادا کردو بۆ شێوازە باشە موێ دایکی هەورامە وانی هەستی هەورامی تێگەی خۆ هەمووی ئەزانی قسەی پێ بکەیت ئێدێتەوە زۆر باشە باوەستان بزانین کۆکردنەوەی مناڵانە ڕاهێنانیان ڕێزامەندی دایک و باوکیان ڕەنگە ئێستا بۆ نمونە هەر مناڵەکانی دیکەی دەوروبەریان ئەمانە ببینێ یعنی دنیایەک حەز دەکەن بێنە ناو گروپەکەوە یعنی بازنەکە تاوان دەفراوان لە مناڵی تر وەربگرێن اینجا کاردانەوەی دایک و باوک چیە لەسەر ئەمەیکەوە بەم شێوازە چالاکیەکەن بۆ منداڵەکان چکە پێم وایە لە دەڤەرەکەیەوە شتێکی ئەوتۆ نییە کە تایبەت بێ بە منداڵەکانەوە ڕاستە ئەتوانم بڵێم ئێمە یەکەم گروپین کە لە ناوچەی هەورامانە بەگشتی کە توانیمێت یەکەم ئەلانی خۆمان بکەین ینی کار و چالاکی لەسەر مناڵ بکەین ئیش لەسەر مناڵ بکەین من لێرەوە زۆر سوپاسی دایک و باوکان نەکەم ینی بەڕاستیەکە ئەوان یار هاوکاری من نەکەن من ناتوانم ینی ئەو متمانەیە کە بە منیان هەیە ئەو مناڵانە دەنە دەستی ئێمە یێنە بۆ ئەوێ ئەوە گەورەترین ئامانجە گەورەترین یارمەتیە بۆ من گەورەترین ئەوەیە کە مەسەلا ئەگەر هاوکارم نەبن ناتوانم ئەم کارانە بکەم ئەمەوە پێشوە سامان راپۆرتێکی کردبوو لەسەر چالاکیەکیەوە بەڵێ بوو کە بە بارانە بوو بەڵێ بەڵێ وانە بوو بەڵێ ئەم جۆرە چالاکیانە چ کاتێک چالاکیتانەیە و ئەو کاتێک کە قەرارە چالاکیە بکەن ئەم جار مناڵەکان کۆکردنەوەیە هەر هەفتانەیە یا مانگانەیە ڕۆژیانێ و مناڵ کۆکردنەوە و سەرگەرمیانەکەن ئێمە بەردەوام مامۆستا وەکو قوتابخانەیەک بەردەوام نەوەساوین ینی بڵین فلان ڕۆژ یا فلان مانگ یا تەحتیلەکان یا ئەو ئێمە لەم تەحتیلا بڵین هەفتەی 3 ڕۆژ مناڵانم هێناوەتە کتێبخانە لەوێ مەسەلا پرۆڤەمان لەسەر شعر و گۆرانی و شانۆ کردووە ئێمە وەک بڵێ هەمیشە خۆمان حازر دەکەین لە کاتێکا کە شتێکە بێ حازرین و ئیشەکانمان زۆر باش ئێستا بۆ نمونە ئەم مناڵە جوانانە هەمویان لە گروپەکەی بەڕێستان ڕۆژانە دەوامیان پێیەکە ینی واجبە کە ئەبێ بەشدار بن مەرجە کە ڕۆژانە بێن سەردانی ئەو شوێنە بکەن کە بۆتان دیاری کردووە تقریبا ینی ناڵێم ئێمە بەنامەیەکی تازەمان داڕشتووە ئەو کاتە لەوانەیە زیاتر وەک بڵێ جۆرێک لە پابندی پێوە بکەین لەبەر ئەوەی بە کەم سێری گروپەکەش نەکرێت لەبەر ئەوەی پێم وایە ڕۆژ بە ڕۆژ ئەبێ هەم گروپەکە بەرەو پێش بڕوە هەم دایک و باوکانیش ئینتیزاری مناڵەکانیان بەمزان لەم گروپا فێری چیە بن زۆر باشە پێم وایە بە شوێنەکەتان شارۆچکەی خوڕماڵ تەنها ئەو مناڵانە وەرەگرن کە دانوشتی شارۆچکەی خوڕماڵەوانەیە ئێستا مناڵی دیکە هەبێ لە شوێنەکانی تراوانی کە لە دەوروبەری خوڕماڵن پێیان خۆش بێت کە بەشدار بن لەم گروپەیە ئێوە تەنها ئەتوان ئەو مناڵانی کە لەو شارۆچکەیانیشتە جێنوەریان بگرن ئێمە مشکلەمان نابێت لە وەرگرتنی مناڵ بڵێن لە گوندەکانیش بەڵام هاتوچۆ ناڕەحەتە ئەکەوێتە سەر خۆیان بەڵێ ئەوە ئەکەوێتە سەر خۆیان ئەوە من بۆ نمونە لە هەڵەبجەیشەوە لە تەوێڵۆ بیارەوە ئەگەر مناڵ دایک و باک بتوانن فریایی بڵێن ئەو دەوامەی بخاکە ئێمە داماناوە زۆر ئاساییە بەلامانەوە چون ئێمە فەرقی هیچ نابێت هیچ مناڵێک زۆر باش ئێستا بەعام شانۆ کەم بووەتەوە لای ئێوە ئەنجامدانی شانۆکان چۆنەوە توانە و بەهرەی منداڵەکانمان چۆنە لە هەم گۆرانیەکەیە هەم شانۆکەیە بەڵێ وڵای ئێمە تقریبا لە هەردووکیانە ئەتوانم بڵێم ئیشی باشمان کردووە ینی نەمانهێشتووە لە هیچ چالاکی و بڵێن بۆنەیەەکە بێ چالاکی و گۆرانی دەرچین لەبەر ئەوەی شانۆ وەک ئاوێنەی هونەرەکان ناسراوە ئاوێنەی ژیان ناسراوە نەمانێشتووە و بڵێ دەنگی شانۆ لە شارۆچکەی خوڕماڵ کە بکرێتەوە ینی مناڵانیش تر دەوروبەری خوڕماڵ چاوەڕێمان لێکرد ینی بەتەمای ئێمن هەم گۆرانیان بۆ بڵین هەم شانۆیان بۆ بکەین زۆر باش ئەم مناڵە جوانانە هەر هەمویان لە گۆرانی و لە شانۆ شابەشداریان پێیەکە یاخود لەوانەیە ئێستا مناڵێکە بێت توانای لە شانۆیان باش بە مناڵێکی دیکە لە گۆرانی وتنە یان نەتۆ ئەمەتان نەکردو هەمووی بە یەکەوە فێری شانۆیانەکەن فێری گۆرانی وتنیانەکەن ئەمە کەوێتە سەر ئارزووی مناڵەکە ینی جاری وایە مناڵ هەیە بە زۆری ژینی ئەڵێ تۆ
تۆ باشی بۆ ئەکتەری نایکە یا بۆ گۆرانی تۆ دەنگ و خۆشە نایکە. بەڵام ئێمە ناڵێم ئەو بەنامەیە کە داماڕشتووە ئەو کاتە بەشی بەشەکان جیاکەینەوە ئەوەی کە لە شانەوە بێ وەک بڵێ با هەر لە شانەوە پەروەردە بکرێ دۆڵەمەند بکرێ ئەوەی گۆرانی ئەو شتانە. بەڵام ئێستا تاکو ئەم ئاهەنگەشمان ئەتوانم بڵێم ئەوەی کە لە شانەوە بەشداری بووە گۆرانیشی وتووە وە سەماشی کردووە. بەڵام لە مۆدای ئێمە توانین بڵێن شتەکان جیاکەینەوە. شانۆیەک حازرە بۆمان پێشکەش بڵێ شانۆکە گەر پێشکەشمان بکەی بەڵام سەرەتا پێما بڵێ سیناریۆکەی چییە و لەسەر چۆنەوە. بڵێ لێرەوە زۆر سپاسی مامۆستا زارا ئەحمەد جافەکەم کە بەڕێزی دەقەکەی هی بەڕێزیەتی ئەمە داوامان لێکرد ئەویش بە خۆشحاڵیەوە هاوکاری کردین و هاوکاری جلوبەرگەکەشی کردین. جلوبەرگەکانیش بڵین هەر گیاندارن مناڵەکان لە بەریانەکەن ئەوانی شێر بۆ دابین کردین. من لێرەوە زۆر سپاسی دووبارە مامۆستا زارا ئەەکەم کە هاوکاریکی باش بووین لەم ئاهەنگا بۆمان. شانۆکە باسی هەندێک گیاندارن یەن بۆ لای پاشا سکاڵا ئەکەن سکاڵای ئەوە ئەکەن کە دارستانەکانیان ئەبرن ئاوکە پیس ئەکرێ ژینگە پیس ئەکرێ سکاڵا بۆ پاشا ئەنن پاشاش وەک بڵێ کەمتەرخەمە لە چارەسەری ئیشەکانە دوای لای ئەبن و ئەمانیش داوا لە ئینسانەکان ئەکەن ئەڵێن کێن ئەم ئیشانە ئەکەن مرۆڤەکانن مرۆڤەکانیش دوای پەیامێکیان ئەبێ داواتان لێکن کە ئەم کارە ناشریانە ڕاگرن. ئێستا لێرە توانەوە نمایشەمان بۆ بکەن ئەم وڵان نمایشەکە مامۆستا حەزەکەم لە کاتێکا بێ ئەمە بکەوینە قسە ئەوانتان ناڵێم خۆیان بگۆڕن ئەو زۆر باشە ئەوە خۆتان بگۆڕن باشە بە ئەمێک دوو پرسیارێکتر لە بابەستان دەیلو دازاوی تافارتی و بیلێ زۆر باشە بابەستان با بنم پرسیارش بکەم دنیای مناڵ دنیایەکی زۆر تایبەت و جیاوازە بەتاکید. دەمەوێت بزانم تا چەندە کاتێ ئەوە لە ناو منداڵاندا ڕۆژانە سوکەوتەکەن بەڕاستی زۆر ئێستا بێنازن مناڵەکانمان زۆر لەوەی کە خزمەت ناکرێن لە ڕووی شانەوە لە ڕووی بابەتی هوەری و ڕۆشنبیریەوە لەم ڕۆ تا چەند ئێستا ئێمە زۆڵم لە مناڵەکانمانەکەین. بەڕاستی مامۆستا ئەگەر بیر لە هەر کوردستانی گەورە بکەرەوە مناڵ زۆر بێبەشە لە مافەکانی خۆی. ئێستا بڕۆ مەسەلەر سەر جادەکانە مناڵە بینی بنێژ دەفرۆشێ عەلاگە ئەفرۆشێ گوڵ ئەفرۆشێ چی ئەفرۆشێ ئەمە وەک بڵێ جوانی مناڵ نییە بە تایبەت لە خورماڵی ئێمە کە تۆزە کەناریشین ینی زۆر لە هەندێشت بێبەشن. ئێمە توانیمانە وەک بڵێ ئەو فراغە زۆر ناکەمێک پڕکەینەوە. ئەم فراغە چەندە من لەمەوێت سەرەتا لەسەر فراغەکە قسە بکەین اینجا دوایی ئەوەی کە ئێوە چەندتان توانیوە پڕکەنەوە. بەڵێ فراغەکە عەرزم کردی بە ئام هەیە بەڵام لە خورماڵیشا تاکە گروپێک هەبێ وەک بڵێ ئاوا دڵی مناڵان خۆش بکە و لە ڕووی زانستیەوە وەک بڵێ بیاوێ مناڵان ڕۆشنبیر بێ تەنها ئێمەین بەڵام ئێمەش ئەوەیە بە ئەو جوتەی کە هەمانە وەک عەرزم کردی تاکو ئێسەش هەفتانە 3 ڕۆژمان هەبووە ڕۆژ ناڕۆژێک هەمان بۆ ئەو مناڵانە کە بێن ئێمە فێری ئەو شتانیان بکەین. ئەم مناڵانە ئەم گروپی ئێوە تەنها فێری گۆرانی و شانۆیانەکەن یا خود لایانی تربەویشتان هەیە پەروەردەکردنی مناڵ بابەتی دیکەتانە بێت. بەتاکید مامۆستا تۆ ئەگەر سەرنج بی ئێمە ئەو شعرە ئەیڵین ئەو شانۆ ئەیکەین ئەو چیرۆکە کە ئەو ترێ بۆ خۆی تربەویە ئەو شانۆی کە تۆ ئەبێ شتێکی جوان هەڵبژێری کە ئەم مناڵە چی ئەڵێ بۆ ئەیڵێ ئێمە لە مەفهومی شتیانەگەێنن چونکە زۆرجارەوانە ئێستا مناڵە گۆرانێکی پێڵی تەنها حەز و خۆشیەکەی لەوێ بێ و گۆرانی ئەڵێتەوە لە کەلیماتەکان ئێمە بۆ مناڵانی خۆمان کە ئەم چیرۆکە بۆ وتراوە باسی چی ئەکا مەفهومی چییە شعرەکە هەمانشە گۆرانیەکە مەتە شانۆکە ئەمانە ڕوونەکەینەوە بۆ مناڵە ئەمە بۆ خۆی تربێویە. ئێمە لەگەڵ ئەوەشە هەمیشە پێش ئەوەی دەست بکەین بە پرۆڤە و بۆ بەرنامەیە کە هەمانە چەند دقەیەک قسەی باش بۆ مناڵانەکەین کە ئێمە ئەبێ لەگەڵ مناڵانی ترا فڕقتان هەبێ ئێوە وەک بڵێ پەیامی جوانی ئەبەخشن بە مناڵان ئەبێ مناڵانی تر چاو لە ئێوە بکە ئەوشتانەمان هەیە بەڵام عەرزم کردی لە بەرنامەی ئەم جارەمانە یەکێک لە شتە ڕئیسیەکەمان ئەوەیە بۆ تەواوی مناڵەکانمان دەرزێکی پروەدەیی باشمان هەبێ. تۆ بەستەنها خۆتی کە ڕاهێنارە یاخود ڕاهێنان بەم خوێندکارانە و بەم پەپولانە ئەکە یاخود هاوکاری دیکەت هەیە ستافەکەتان لە چەند کەس پێک دێت؟ بەڵێ ئێستا ئێمە ستافێکین ئەم ستافە تاکو ئێستا توانم بڵێم زۆری ئیشەکان لەسەر خۆم بووە بەڵام ئێستا ئەبێت جیابکرێنەوە کە جیابکرێنەوە وەک بڵێ تەنزیمێکی جوانتر وەرەگرێ ئەو کاتە مسیتر ئەبی مناڵەکان لە بەشەکانی خۆیان جیاکەیتەوە یەکێک لە هینەکانیشمان ئەو تربەویە ئەبێ کە باس زۆر باشە. ڕۆڵی مێبزان ڕۆڵی کاک عادل کۆچەر چی لەگەڵتان؟ کاک عادل وەڵا وەکو باوکێکی زۆر بەڕێز و خۆشەویست کە دوو مناڵی لای منە ینی یەکێکە لەو باوکانە توانم بڵێم
لە خەمی مناڵانە ئەویش بە ڕێزیان ڕێکخراوی مناڵانی گوندەکانی کوردستانی هەیە خزمەتێکی باشی بە ناوچەکە کردووە بە گروپەکەی ئێمە کردووە لیا بە هاوکارە وەکو ئەوەی ئەندامی لا ئێمە بێننا بەڵام لە هەموو ئیشەکانە ئەتوانم بڵێم کارێکی باشی بۆ کردوین وە خۆی مناڵەکان ئەنێرێ بۆ لامان ئەمە وەک بڵێ گەورەترین سەمایە بۆ ئێمە سەرکەوتوو بن ئینشاڵڵا کاکسانان وەک دەزانین لە کاتی گۆرانی وتنا لە کاتی شانۆیە ئەمە پێویستی بە جلوبەرگی تایبەتە بێت ئەم جلوبەرگانە خۆتان بۆیان دابینەکان یاخود وەگەوەی کە پێشتر ئاماژەت کرد سپۆنسەرتانە بێت لە هەر مەڕاستیم و بۆنەیەەکە یاخود دەکەوێتە سەر شانی ئەم مناڵانە واللهی تقریبا سپۆنسەرەکە ئەزانێ ئەگەر وەک بڵێ ئەوە داهات هەبێ ئێمە لەسەر خۆمە سپۆنسەرەکە کردومانە بەڵام ئەم جارە ئەتوانم بڵێم بڕێکی کەممان لە مناڵەکان وەرگرت لەبەرەوەی جلەکان تۆزە تەرتیباتێکی باشیان پێوە بوو و تۆزە گرانیش بوو بەس ئەوە نەوەڵا وەک بڵێ کەمترین کات وتومانە مەسەلا بە مناڵەکە ئەرکەکە بخێنە سەر شانی خۆی هەلە سەر شانی بەڵام ئەم جۆرە جلوبەرگانش کە ئێستا بۆ ئەم شانۆیە بەشدارە بن جلوبەرگێکی تایبەتە ئەوانش من عەرزم کردی مامۆستا زارا ئەحمەد جاف دیزاینەرێک درومانێک لەگەڵتانە ئەبێت هاوکارتانە نا ئەمە بڵێن هەر لە بازار بە حازری هەیە ئەو بۆی ناردین زۆر سوپاسی یەکەین دووبارە لێرەوە لەم ئاهەنگا بەڕاستی عەزیەتی زۆرمانە دووبارە مامۆستا زارا من لێرەوە زۆر سوپاسی یەکەم زۆر باشە دیارە بەرەبەر ئامادە بن بۆی کەوچینە لای شانۆکە شانۆکە چەند خولێکێک درێژە کێشێ پێم وایە 12 تا 14 دقەیە کورت ناکرێتەوە چ کاتی کەمان لەبەر دەستان زۆر باشە با زۆر بە خێرایی دەست پێ بکەین لە بەروی کاتی زۆر کەمان لەبەر دەستە بتوانین بەرەکەشکین ئاڕێکیان بخەباوەسڵام بزانین ڕێکخستەکانیان چۆنە ئەوڵ نرد لۆ بارە ژادایی هینەکەی بارە یا قێمەکە گەرەکمانە بۆتانی شەرە تۆ بێنی شەرە نا گەرەکش نیاگیان تو لۆ ئەولا بێدیلا تۆ کاتینەکە تاو دەست پێ کامە شانۆکەیە با بیگرێ بەدەستی نا هەر وارە پێی ئامی بۆ پێمی بۆ دەنگەکەش وەرگیری و پاسە خاسە جلال هەستەماندوویەکی زۆر دەکەم ئەرێ ئێوە نازانێ بە بێتاقەتی چییە؟ پاشامان بەدای بێت پاشان بەخوا باش لێ برایەوە ئەی تۆ چی ئەڵێ؟ پاشامان پایدار بێت پاشا پێم وایە ئێمە ئەمڕۆ نەماتوانیوە وەکو پێویست خزمەتی تۆ بکەین ئەها پاشامان ناوچەوانی ئارەقی کردووە دەی خێرا بیسنا بڕۆ بزانە چی ڕووی داوە پاشان پایدار بێ پاشا کۆمەڵە لە گیانداران هاتوون لە بەردگار ڕاوەستاون سکاڵایان هەیە پێت باش سەرەتا کامەیان بێتە ژوورەوە؟ کرد بە بەیانێ دانەوێت سەرۆدڵم بگرن بۆ خۆم زۆر تەواوم با ئەوەشی بێتە سەر دەپێیان بڵێ بایەکەیکە بێنە ژوورەوە بزانم کێشەیان چییە؟ ئاگداری پاشامان فەرمانی کرد یەکەیەکە بێنە ژوورەوە ئێستا باس وەرە بێنە ژوورەوە پاشامان پایدار بێت سمۆرەی دارەوان ئادێ بۆم باسکە بزانم ئەمڕۆ چی ڕووی داوە پاشان تاڵان کراین هیچ نەما هەموویان برد چیان برد کێ بردی؟ بردیان هیچیان نەهێشتووە ڕوودڕوتیان کردووە چیان ڕوودڕوت کردەوە؟ بەڵێ هەڕوودڕوتیان کردووە ئێدە قسە بکە بزانم چیان ڕوودڕوت کردەوە چیان برد؟
پاشان دارستانەکەیان ڕوت کردو و داریان تێدا نێشت و هەموویان بڕی. دارستان ئەوانە کەن تاڵانی وا گەورە دەکەن کە دەتوانێت پەنجە بە قدارێکی دارستان بەرێت تا من نەبم کەس ناتوانێت کاری وا بکات بۆ من مردوم نەخێر گەورم تۆ گەورەمانی هەر پایەداربی. باشە کێ دەوێت کاری وا بکات دێ پێم بڵێن. مرۆڤ گەورە مرۆڤ هیچیان نەهێڵا هەر تاوان دەکەن. مرۆڤ ئاخ مرۆڤ. بەڵێ قوربان مرۆڤ گەروا بڕوا چەند ساڵێکی تر دارستانەکەمان ئاسەواریشی نامێنێ. ئێستا با کۆتر بێتە ژوورەوە. ئەی هاوار قوربان فریاکەوە هیچیان نەهێشت. ئەوە چییە؟ لای تۆ چی ڕووی داوە؟ قوربان منیش سکاڵام هەیە. فەرموو بزان سکاڵاکە چییە؟ پاشان پایدار بێ هەرچی باڵندە و بەلەوەری ناو دارستانەکەی هەمویان هەراسان بوون هیچیان نەمان هەمویان خوران. چۆن؟ هەمویان خوارد؟ کێ خواردی؟ ئەوە چۆن بوو؟ کێ کاری وا دەکات؟ ئەوە چ درندەیەکە؟ گەورە مرۆڤ. مرۆڤ؟ دیسان مرۆڤ؟ نابێ ئاوا بە ئاسانی بەسەریاندا بڕوە. بەڵێ مرۆڤ بۆچی تریان کردووە؟ چۆن چیتریان کردووە؟ مرۆڤ خۆتە بەڵا بۆ دارستانەکەمان دەبێت سنوورێکیان بۆ دابنێین. چارەسەریان دەکەم خەمتان نەبێت. ئێستا با کەروێشک بێتە ژوورەوە. ئەی هاوار قوربان فریامان کەوە خەریکە دەخینکەین. پاشامان پایەدار بیت قوربان هەردوێنێ کۆمەڵێک هاتە ناو دارستانەکەمانەوە نانەکانیان دەخۆن و کەلوپەلەکانیان لە ناوجێ دەهێڵن ژینگی دارستانەکەیان لێ پیس کردوین. پاشام لە دوای خۆیان پاشەڕۆجێ دەهێڵن ئەو ناوەیان بۆ گەن کردووە. قوربان مرۆڤن مرۆڤ. بەڵێ. ئێستا با ئاسی بێتە ژوورەوە. ئەو بۆنە ناخۆشە چیە دێ؟ قوربان بۆنی دووکەڵە. بۆنی دووکەڵ لەکوێوە دێ؟ پاشان لە ئاسک دێ. بۆچی ئاسک؟ خۆتە زۆر جوان فالبی ئەو بۆنە ناخۆشە ڕەش پیسی چییە؟ ئاشامان پایدار بێت قوربان ئێستا لە ڕێگا هاتم کەخوار دارستانەکەمان ئاگرێکی گەورە کەوتبوویەوە بە ئەستم بۆزدارم بوو. کێ ئاگری کردوتەوە دەبێت سەر بدرێ؟ قوربان پاشان دوای ئەوەی کۆمەڵێکیان لەبەر ئاگریان کردەوە گوایە پشتی ئازەڵێکیان بەژاندووە دوای خۆیان ئاگرەکەیان نەکوژاندوێتەوە ئاوا ڕۆشتون. قوربان ئەوە بۆتەوەی کەوتنەوەی ئاگرەکە لای لە دارستانەکەمان سووتە. ناشێ بڵێن دووبار ئەمڕۆ بە نەفرەتیانە بوون. بەڵێ قوربان. بەس کەسی تر ماوە؟ پاشان پایەدار بێت پاشان حاجی لەخنەق مابوو بەس دەتوانین بێتە ژوورەوە چوو بەلای بەچەکاتەوە ئەم نامەیە دابڕن کە بەتۆی بخوێنەوە ئیسمت دەدەیت فەرموو بخوێنەوە. سەربەشترین دارەکان ماڵ و هێلانی ئێمە بوون کەچی بۆ هەر چاچرەکی نێوان خۆیان و ئاژا و باگۆکی کەوتە نێوانیان و تەواوی داری دارستانەکەیان بڕیم بێچووەکانیشمان ئاوارە بوون. ئەوە چیرۆکە یان خەیە؟ گەورم ئەوە ڕاستیە ڕاستیەکی زۆر تاڵ. باشە ئەوانە کە لە نێوان خۆیاندا ئاژاوەگەر و خۆخۆرن. مرۆڤەکان گەورە مرۆڤەکان. باشە خەمتان نەبێت ئێستا ئێوە بڕۆن خۆم چاری ئەم مرۆڤە گرسانە دەکەم. بەردەستەکانش. پاشان بەدر پاشان مرۆڤەکان هاتوون تا بزان ئەماکە دەنگی ئێکاتێ پرۆفە لە سێنەکە نزیکی بوو. ئێستا فەرسەدا با پشیەک بدەن. هەمووی بەردەست ئەو هاتوو هاوارە چیە دێن؟ بۆ نایەنە کەمێک چاوەکان لێک بدەن و پشیەک بدەن. پاشامان پایدار بێت پاشان گیاندارەکان هاتوون تا بزانن چارەسەری کێشەکان بەکوێ گەیشتووە. کێشەی چی ڕوویدا؟ گەورم کێشەی مرۆڤەکان. ئەها بۆ ئەوانە کێشە بوون؟ کێ ئەوانە
کێشار دەبڕۆ پێیان بڵێ سە پاشامان لە پشودایە ناتوانێت کەس ببینێت. ئاگاداری پاشای گەورەمان لە پشودایە و نایەوێت کەس ببینێت وێ تازوە ئێرە جێبەهێڵن و بڵاوی لێ بکەن. پاشا ئەمڕۆشتن بەڵام زۆر ناڕازی بوون. هیچ نییە ناکرێتەوە گوێ بدەیت. ئەم هەموو کێشەی بکە بم پەلەپەلیە چارسە دەبێ خەمتان نەبێت. پاشامان پایەدار بێت. ئەوە چییە؟ پاشان هاتێ. کێ هاچی پاشان گیاندارەکان. دیسان چیان دەوێت؟ پاشان نازانم هۆی پاڵدانەوە چ سوودێکی هەیە. لەم کاتیدا نازانیت ئاوا کەم تەرخەمی بەڵای گەورەی پێوەیە؟ بەڵای چی؟ بڕۆ پێیان بڵێ سە پاشامان میوانی هەیە و دەتوانێت کەس ببینێت. پاشان میوانی چی گووە میوان ئاوا سەر ناگرێت زۆر تووڕەن بینە سەر مامزگارمان نابێت. پاشا ئەنجامی پاڵدانەوەی کەم تێرخەمی هێنانە خوارەوە بوو لەسەر کورسی دەخۆتە وتارم هێوی بێ. ئەی مرۆڤەکان تکایە دارستانەکەمان بپارێزن بیر لە ئێمە بکەنەوە کە کۆمەڵێک وەک ئێوە ژیان دەکەن ژیانیان لێ تێک مەدەن. دەستان خۆش بێ سپاستانەکەین ئەمە شۆڕش بوو یا کودەتا بوو. دەستان خۆش بێ سپاس بۆ نمایشەکەتان باوەستنان دەرفەتمان زۆر کەم ماوە ئەوانەتەوێ بەو شێوازە لەوەی کە بەرهەمێکی ترتە بۆ پێشکەشکردن نیمانە زۆر باش هیچ بەرهەمێکمان ماوە وڵا گۆرانێکمان ماوە بەڵام دەکە کات لەبێ مشکلە نییە لە کوردیەکانەوە بوو دێ حەزەکەی بەناوکە پێشکەش ناکەن قینا زۆر باشە باو بەرەمچکە دەرفەتمان زۆر کەمە مەڕۆن هەر ئاوەر نەژوورەوە ئەگەر هاوکارم هەدیەکمان بۆ ئامادە کردوون ئێمە وەکو پێزانینێکمان بۆ منداڵە چاوگۆشەکانی بەکوونەکانی خوڕماڵ هاوکارمان بن خەڵاتەکانمان بۆ بێنن کاگەر کە ئەگەر هاوکاریەکمان بکەن زۆر باش من بابەستان لێمان وەرگرن ئەم خەڵاتە بچووکانە پێشکەشیان منداڵە چاوگەشانە ئەەکەین شەیدا بانگیان کە لێرەوە تۆ خەڵاتەکان ناوە چی بوو تۆ؟ ئێمە بەردەستەکەی پاشا بوو ئێوی خەم دەستەکانت خۆش بێ خەڵاتی خۆ وەرگرە و من ناتوانم ئەمەیان لە ئاسکەکە بوانیە دەستان خۆش بێ سپاس ئەمە بە کودەتاکەی ئەمە کودەتاکەی سەلامەت بی ئەرە تۆ جل لەبەر کرد و ڕۆڵیشت نەبوو وەرە پێشەوە ئەم نەیتوانی لەبەر بێچوەکانی بێ نامی لەبەر بێچوەکان بوو نامەکەی تۆ بوو ئەمەش کەروێشکەکەمان بوو کەیتر ماوە وەرە جەنابی پاشا وەرن دەی کەم دەبین ئەگەر پێی دوای لێوەش لێوە وەرن وەریانگەڵی سەرەکی هەبوو لە باشە کەیترمان ماوە وەرن وڵای بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتاگەیش تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستان ئەسپێرین کاتێکی خۆش بۆ ملێک خواتان